سيف عندنا وقع، من وقع صار ألم بظهره، وديناه على الأطباء ايش قالوا الحوض مالته مفتر. من وديناه للأطباء يعني حالته ساءت فد مرة، يعني الدكتور قال العصب مالته متيبس، ذكرونا المستشفى الفاروق فاجينا هنا. فمن جينا هنا جبنا على دكتور خطاب، فدكتور خطاب دزانا على دكتور عماد سوالنا رنين، كشف بين عنده ورم ظهره بالنخاع الشوكي. رجعنا على دكتور خطاب، فدكتور خطاب شاف حالته وهو اللي سواله العملية وما شاء الله يعني العملية مالته نجحت، وهسه ما شاء الله بصحة جيدة، وكان يعني من أول يوم هو حرك رجليه ومشى، وهسه يمشي اعتيادي يعني. یەکەم جار کە سەیف گەشتێتە خەستەخانەیە ئەوەڵ جار تر قاچی نەئەجوڵایەوە لەسەر عارەبانە بوو لەسەر ویڵچێر کەواتە قاچی شەلەل بووە هەردووشی. منیش من و دکتۆر عیمادی تر پێکەوە تر فەحسمان کردو و تر گەشتینە تەشخیصێکە کەوا وەڕەمێکی هەیە لەسەر حەبلی شەوکی هەر لە ناو حەبلی شەوکیە. ئەنجا لە دوای ئەوە من دکتۆر عیماد بڕیاری ئەومان داوە کە عەمەلیاتی ئەوێت ئەم وەڕەمە و پێویستی بەلابردنی. ئێمەش لە خەستەخانەی فاروق عەمەلیاتمان بۆ کردەوە بە باشترین ئامێرەی پزیشکی. عەمەلیاتەکە تقریباً دەوری 6 ساعتی پێچووە لە ژێر بەنجی عامە. ئێتر کردومانە بە شێوەی مایکرۆسکۆپ زەڕەبین لە کاتی عەمەلیاتە و توانیمان لە هەمووی وەڕەمەکە لابرین. لە دوای ئەوە نەخۆشەکە وردە حەمدلله باش بووە، قاچی جوڵایەوە بە چارەسەر سروشتی و عیلاج طەبیعی تر قاچی باشتر بووە، ئێستاش ئەتوانێت بە قاچی خۆی بڕواتەوانە و هیچ کێشەیەکیش کورد نەماوە. شاری پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە.